بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر جێگایەکن سڵاوی خواتان لێبێ و ئەم کاتتان باش. بەڕێزان دیارە لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ سوتەمەنی گران دەبێ و جگە لەوەی کە گران دەبێ کوالێتیکەشی زۆربەی هەر زۆری ئەوەی کە لە بازاڕەکانە کوالێتیکی نزمی هەیە و خەڵکێکی زۆر لی زەرەرمەند بووە. بەداخەوە ئێمە ئەگەر سەیر بکەین دەبینین لە عێراقێکدا کە ئێمە هەرێمی کوردستانین و بە پێی دەستور و بە پێی یاسا و بە تایبەتی ئێستاش بە ئەگەر سەیر بکەین دەبینین هەموو شتێک تەسلیمی بەغدا دەکرێتەوە و دەبێ ئەگەر بۆ پێبێ هەموو ئەو ڕێسا و یاسایانەی کە لە عێراقا پەیڕەو دەکرێت و جێبەجێ دەکرێت و بەرکار دەبێت لێرەش بە هەمان شێوە بێ. بۆ نمونە ئەگەر باس لە سوتەمەنی بکەین کە ئێستا باس و بابەتەکەیمە ئەوەیە ئەخۆ بۆ دەبێت لە هەرێمی کوردستان بەردەوام سوتەمەنی لە زیادبووندا بێ نرخەکەی دەبینین یعنی سوتەمەنی بەردەوام لە زیادبووندایە. بەداخەوە یعنی بەداخەوە ئەوەگەر ئەو بەرانی بەڕێز ئەوەی گوێمدا بن. بەڵێ لە ئێستادا دەبینین لە عێراقا لە تەواوی شارەکانی کە لە ژێر کۆنتڕۆلی حکوومەتی عێراقیدایە دەبینین بنزین بە 450 دینارە، گازی سیارە تا گازوایل بە 450 دینارە، غاز کە لە سیارە دەکرێت ئێستا بە 250 دینارە. ئەو غازەی کە لە ماڵان دەفرۆشرێ یاخود دەدێنە ماڵان لە ماڵان ینی ئیسفادە لێ دەکەن و سوودی لێ دەبین و کاری پێ دەکەن بۆ چێشت لێنان و بۆ خۆگەرمکردنەوە بۆ زۆر بابەتی ترکە پێویستی ماڵانە و پێویستی زۆرێک لە دوکاندارەکان ئەوانەی کە ئیشیان لەسەر لەحیم و لەسەر کارەبای ئەتوا ئەو بابەتانەیە. دەبینێ غاز لە زێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە لە مەحەتەکان بە 5,000 دینارە، بەڵام دێتە بەر دەرگا بە 7.5. ئەوەی تر نەوت ئەگەر کابرا بیتاقەی هەبێ نەوتەکەی بە بەلاژ دەدەنێ مانگانە 50 لتر. بۆ نمونە لە بەغدا لە زستانانە لە مانجی لە مانگەکانی زستانە بۆ هەر خێزانێک بۆ بیتاقەیەک 50 لتر بنزینی خود بڵین نەوتی دەدەنێ. بەڵام دەبینین لێرە ئەوە نەوت هەر هیچ کە دابەش ناکرێت، زۆر کەمە ئەگە دابەشش بکرێ گرانیشە. لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەی کە دەیبینین هەمووی پێچەوانەیە لەگەڵ ئەوەی کە لە ناو عێراق و لە شارەکانی بڵین ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە. چێمان لەگەڵ با فەرمێ؟ بەڵێ دەبینین لێرە لە هەرێمی کوردستان جۆرەها بنزین هەیە، بۆی کە لە بیر نەکەم لە ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقیە تەنانەت بۆ هەر کەیڤیەک کارەبا کە مۆلیدەکان دابەشی دەکەن بەسەر هاوڵاتیاندا لەوێ پارەی خۆشیان وەردەگرن، بەڵام بۆ هەر کەیڤیەک 40 لتر گازوایلیان دەدەنێواتە ئەگەر کابرا 500 کەیڤی هەبێ 20,000 لتر گاز وەردەگرێت لە حکوومەت بەلاش. ئەم هەموو هاوکاری و داعمە بۆ ئەوەیە کە هاوڵاتی ژیانی خۆش بێ، ڕەغمی ئەوەی کە ئێمە بە خۆمان دەڵێن حکوومەتی عێراقی حکوومەتێکی دەرزۆکە و حکوومەتێکی بێتوانایە و حکوومەتێکی بێدەسەڵاتە و حکوومەتێک ئاوا ئێمە دەبێ بەڕاستی ئەزمونەکەی خۆمان بەرینە ئەوێ و ئەوان دەبێت لە ئەزمموی ئێمە بەهرەمەند بن و ئەزمموی هەرێمی کوردستان ئەزمونێکی بەڕاستی ئاوایە. بەڵام دەبینین لە ئەرزی واقع ئەوە لەوێ وەزعی سوتەمەنیە و لێرەش دەیبینین کە چۆنە، بۆی کە ئاشنایی هەبێت زیاتر لەوانەیە خەڵکێک ینی هەر لە هەواڵەکان BBC-یان ئەوە خەڵکێک نەچوو بێتە ئەوێ، بەڵام لە واقعدا لەوێ ئاوایە بنزین بە 450 بنزینێکی تابڵەی چاکە و گازوایل بە 450، غازی سیارە بە 250، غازی ماڵان لەبەر دەرگا بە 7.5 لە مەحەتەکان بە 5,000. داعمی ئەو مۆریدە ئەهلیانە دەکرێتن کە کارەبا دەدەن. ئەمانە هەمووی هەیە، بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان بەداخەوە خراپترین بنزین کە بنزینی نۆرمەڵە دەبینی. بەڵێ کاک سالم لە کەرکووک، کاک سالم لە کەرکووکی. بەڵێ کاک سالم گیان کەرکووکی خۆشەویست. بەڵێ سلام علیکم. علیکم السلام. نازنا و ئەو شتانی تر ناڵێن کە
چەندین ساڵە پێیاندا هەڵدەڕێن و کەچی بەداخەوە شارێکی فەرامۆشکراوە و لەبیر کراوە. بەڵێ نا ڕبڕاستەکەی کاکە لای ئێمە وەڵڵاهی غاز بە 7,000 بەڵێ سەد لەتر نەوت وەرەگری بە 15,000 بەڵێ بەڵام سەبەبی چیە لای ئێوە نە بەنزین هەیە نە نەوت هەیە؟ کاک سالم بەڵێ ئێستا لە کەرکووک ئێوە کێشە و گرفتی بنزین و نەوت و غاز و ئەو بابەتانەتان هەیە؟ بە هیچ شێوە نیمانە نەوەڵڵا یارەبی خۆی قەت کەرکووک نەگەڕێتەوە سەرهەرێمی کوردستان. یعنی ئەوە قەنەعاتی تۆیە یان لە ڕقە لە تووڕەییانە چۆن چۆنی ئەمە؟ کاکە 20 ساڵە پارتیوێکێکی چیان لە کەرکووک کرد؟ بەس شوێنە تیجارەکانیان بۆ خۆیان دزی و فرۆشتیان. ئێستا خەڵکی کەرکووک دوای ئەوەی کە دەسەڵاتی کوردی لەوێ نماوە، ینی خەڵکی کەرکووک بەگشتی بە کوردی بە عەرەبی بە تورکمانی بە هەموو پێکاتەکان، ینی دەمەوێت ڕاشکاوانە قسە بکەی، ینی بە مجاملە نا بە ڕاشکاوانە. ئایا بە فعلی خەڵک ژیانی خۆشترە لەو کاتێکە کە دەسەڵاتی کوردی لەوێ بوو؟ بڕوا بکە تۆ مشکلەیەکت نەبێ. ئەلو کاک سالم بەڵێ کاک سالم پەیوەندەکەی پسرا. بەڵێ نەپسراوە. لێرە لە هەرێمی کوردستان دەبینین بنزینی سوپەر هەیە تا 1550 ڕۆیشتووە، حەسەن تا 1400 ڕۆیشتووە، نۆرمەل تا 1100. ئەوجا کاک سالم بەڵێ کاک سالم گوێم لێ دەنگت نەبوو. بەڵێ کاکە وەڵی لای ئێمە هیچ مشکلێک نییە، ئەمن و ئەمانە خۆشیە، وەڵی کارەبامان باشە ئەبڕێ، بەڵام هەر باشە کاکە لەخوا بە زیاد بێ. وەڵی تۆ مشکلێکت نەبێ لەگە هیچ کەسێکە کەس نایە لە دەرگاتدا، وەڵی هەتا بڵێ ئەمانە پێشتر قژلول وەڵی خواردومانی دز و زەردە خواردومانی، ئێستا لەخوا بە زیاد بێ باشی. بەڵام کوردم هەتا سەرێستان کوردم. بەڵێ دەستەکانت خۆش، زۆر سپاس کاک سالم، زۆر سپاس. ئێستا لە هەرێمی کوردستان بەداخەوە زاراوەیەک بەکاردێنم کە باوەرە ناو خەڵک، بنزینی پێلەقە هەیە، بنزینی ئەو پاڵاوگە نایاساییانەی کە بەداخەوە بوونەتە هۆکار بۆ ماڵوێرانکردنی خەڵک، ینی فول پەمپ یاخود بڵێن فیت پەمپ چەند دەسووتێ و چەند خەڵک زەرمەند دەبێت، چەند سیارە گەڕی گرتووە و سوتاوە لەسەر شەقامە گشتەکان لە هەولێر لە سلێمانی لە شارەکانی تری هەرێمی کوردستان. یعنی جگە لەوەی کە غازی سیارە بە هەمان شێوە گرانە، غازی ماڵان دێتە بەر دەرگا بە 8.5 و ئەمجا ئەو بنزینی ئەو گازوایلەی کە لە عێراقە گازوایلێکی چاکە دەیدەن بە 450 لێرە کەمترینەکەی 750 770 790 810 دینارە. بەڵێ چێمان لەگەڵە؟ بەڵێ ینی بەداخەوە دەبینین ینی خەڵک چاوەڕێ ئەوە نەبوو. ئاخر 20 ساڵە تقریبا ئەگەر زیاتر کەمتر کە ئێمە لە عێراقێکی نوێ، لە عێراقێکی دیموکراسی، لە عێراقێکی ئازادی، نازانم ینی زۆر ناوی عەجیب ئێستا کە بازدە. کاک دلشاد لە هەولێر. بەڵێ کاک دلشاد جیان. عليكم السلام ورحمة الله. أو أجزاء من لسيان لناوك بلام أمن حج بلى يعني نابي أو كبري مني وقت سيجد وقت خوش مني قلت أمن لقال أول شيء حاكم خلاف جسواي جاغم صار لكاك جان قلت أو توحي وانا حموتيك أو الشيك وانا أواني أو الحوض المحسن لنو توحي بس بران دنجي طبعا نظم ناقة لا من أجر خللك يا ديار أبلك هاك بالك هاك أو حزبان يجبن أو بين أواني بان من بوقون دون حكم يعني بس كاك دلشاد كاك دلشاد
ئەو کاتەش ئەوە بەڕاستی بە خەڵک دەکرێت کە خەڵک یعنی بەگەرم ڕووبێتە سە سندوقانی دەنگدان وە ئاخر تۆسێکە بۆ نمونە خەڵک تەنها ئێستا هەڵبژاردننی لەبەردەستا ئەگەر هاتو تۆ لە کاتی هەڵبژاردنە بە گەرمگوڕی نەچە سە سندوقەکانی دەنگدان ئەو تۆ تۆماتی چێن ڕازی بە وەزعیکە هەیە عندما أو كانوا إخوانا هم كانوا مدلائين والوالد السورية عن تجاوزنا لكن بس كده أنا حاول هو تفاصيل من عند الزاوية والله داوي الناس التفاصيل دەنگت نازانم دەنگت نازانم خراپ دەگاتە لای من بەڵێ بەڵێ حمود داوود بگرێت بەڵێ من وقت بين السلطة وبين الجيش دەستەکانت خۆش کاک لەشا دەستەکانت خۆش زۆر سپاس بەڕێز ئەو بابەتی گرانبوونی سوتەمەنیە جگە لەوەی کە کوالیتەکەی خراپە جگە لەوەی کە کارەسات دەنێتەوە بەڕاستی بۆ تەمای ئەوەی کە گرانیەکی زۆرتر بکەوێتە ناو شار و ناو وڵاتەوە یعنی کرێی گواستنەوەی کەلوپەل و یاخود ینی زۆر شت یعنی گران بووە بە بەسەبەب و هۆکاری ئەوەی کە سوتەمەنی گرانە ینی لە شارێک بۆ شارێک چ نەفەرات بێت چ کەلوپەلی بازرگانی بێت چ کەلوپەلی کشت و کاڵی بێ هەرچی شتێک ینی کە کرێکەتە ناوێ بەڕاستی کاک حاجی ئەحمەد لە هەولێر کاک ئەحمەد بەڵێ کاک ئەحمەد جان السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. السلام عليكم. تورك لسوتيا. تورك أوي بوتسي ببردوام سوتماني لهرمي كردستان جراند به. والله هي من زمان سوتوا كما زري جنب. والله بابتك شو بابت تايبت ما بابنزيدا بجرامبونا بس بزانم شيء قال بله. والله تورك أوي براسي أو خمس سنين برين لها غير براسي يعني. بالنهاية يعني بتواوي شوية يعني يسافروا أو شوية خرافانة ذكريته من أمام لما متاني هي برأس يعني سنور اللي ديال زيدانين أو خمس فصاد وبر الله لها ولير كذبة كسمية يعني الشوام برو درين شوية كي ثواني جمعة برو بس لا نفسي خرافة كاريك ذكريتن أفرد أتك بمحرمي بس أوجد أنا أحمد جان بانكسي هوية كذري كاك أحمد إن شاء الله لا حتما باس بابتي أمان دبي وقصيد صدقين بلام أوي كأستا جرينجا وأوي كأستا لو بابتي أمره كباس لكين بيوستا بجاني خلقوا أويش بابتي مسألة سوتمانية توكو هاولاتيك توكو هاولاتيك كاك أحمد نقول ماي بله بابەتی گرانبوونی سوتەمەنی کاریگەری کردوتە سەر زۆر شت بە حقیقەت یعنی تەنانەت ئەوە هیچ کە وەکو پێویست یاخود زۆربەی زۆری خەڵک ناتوانێت سوودمەند بێ لە نەوتی سپی لە زستانانە کەچی خەڵک پەنا دەبا بۆ خۆگەرمکردنەوە بەشتی تر و بەداخەوە جاری وای خێزانێک بە تەواوی لە ناو چووە یاخود چەندین کەس مردوون بۆ ئەوەی کە وەکو پێویست هۆکاری گەرمکردنەوەیان نەبووە ینی کارەبایە نییە نەوتێکی خاوێن نییە مەجبورن بە هەندێک هۆکاری تر وەکو دار و وەکو خەڵوز و بابەتانە خۆ گەرم دەکەنەوە لە نەتیجەدا کاک مەسعود لە سێ سادق بەڵێ کاک بەڵێ کاک مەسعود دەگە لە تەلەفۆنەکەت گوێ ڕاگیری قسە لەگەڵ من بکەی تەلەڤیزۆنەکەت لێگەڕێ سوپاست دەکەم ئەم کاتەوە باش بە قوربان لەسەر بابەتی بۆچینی سوتەمەنی بەداخەوە حکومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک باجی خستۆتە سەر ئەوەی یعنی کۆمەڵێک باجی خستۆتە سەر ئەو وشانەی بۆیە نرخی سوتەمەنی گران بووە ئەمە هۆکارێکە بۆ پاسوکردن داوا لە خەڵکیەکەین دێنە سەر بەش دەڵاتی بابەتی سوتەمەنی بابەتێکە لەوەتێ لە ڕۆژێک هاستار پێنج
چۆن بڵێ باوزین پیسە بەهۆی پیسی باوزینەکەشیانە بەداخەوە هەرچەنە نرخێخەنە سەر بەڵام پیسی باوزینەکەیان واکە کۆمەڵێک گرفت بۆ سارە و بۆ سارە دروست بەداخەوە یعنی لەلایەکی تریشەوە ئەگەر نرخی باوزینێک هەرزان بێ بەڵام کوالیتی خراپترە بەداخەوە یعنی ئەمە کۆمەڵێک ڕقنە و پێشنیاری ئەمە بوو بۆ کەناڵی لەسەر بابەتە یعنی کۆمەڵێک شت هەیە حکومەت هێرمی کوردستان نایکات ئەو دەرفەتانە بۆ گەنج. بەڵێ دەستەکانت خۆش کاک مەسعود زۆر سپاس بە قوربان. یعنی سیر لەوەدایە کە یعنی حکومەتی هەرێمی کوردستان ئەو کاتێک کە نەوتمان دەفرۆشت و خۆمان خاوەنی نەوتی خۆمان بووین بنزین هەر گران بوو. ئێستا بنزین هەر گرانە. ئەگەر بڕیارە ئێمە هەرێمێکین لە عێراقێکی ئیتیحادی لە عێراقێکی فیدرالی و یاسای نەوت و گاز هەیە و یاسایەکەیە کە هەموو عێراقیەک مافی خۆی هەیە کە سوودمەند بێ لە داهاتی سەرزەوی و ژێرزەوی ئەم عێراقا. بەڵام بەداخەوە ئێمە نە لە داهاتی سەرزەوی و لە نەداهاتی ژێرزەوی سوودمەند نین جگەل لە هەموو ئەو بارودۆخە ناخۆشەی کە بەسەر ئەم ملەتەدا هاتووە لە ڕابردوو. ئێستاش لەگەڵدا بێ ئەم ملەتە لە معاناتدایە لە ناخۆشیدایە لە مەینەتیدایە دەست بۆ هەر شتێ دەبا بەڕاستی گرانیە. هەر شتێ دەوێت بیکە ناتوانێ بیکە دەوێت شت بکڕێ ناتوانێ بیکڕێ. یعنی تۆ سیر کە ینی ئەوەتە مەخمور ئەوەتە پردێ ئەوەتە مووسڵ یعنی هەموو ئەو شوێنانەی کە باسم کرد ینی 56 کیلۆمەترێک لێرەوە دوورن. خەڵکی خۆمانی کورد لێ دانیشتووە. یعنی بڕۆ لەوێت ینی زۆرێکی ترە لەوانەیە ئیوا هەبی بڵێ جاکاکە خۆ بنزین چییە باگران بێ یان نەوت باگران بێ خۆ ئێمە ئازادین و دەیکاکە خۆوانیش ئازادن خۆ ژێردەستەنین و خۆ چەساوەنین و ئەو خەڵکو دۆستی خۆمانن و خەڵکو خزمی خۆمانن و ڕۆژانە دەستە ئەو شارانەی کە کەرکووکە پردەیە مەخمورە مووسڵە یعنی دەچن و دێنەوە و هیچ شتێکی زۆر ئاساییە و خەڵکە ژیانێکی ئاسایی دەباتە سەر. بۆ دەبێ ئێمە ینی خەڵک وابیر دەکاتەوە بە حەقەت دەڵێ ینی حکوومەت لە جیاتی ئاسانکاری بکە بۆ خەڵک لە جیاتی ئەوەی کەوە شت بۆ خەڵک دابین بکە هەرزانی بۆ خەڵک ینی فەرەهەم بکە دەبینین بەداخەوە بۆتە هۆکار یان دوزار ئەم هەموو پاڵاوگەنە یاساییە چییە؟ ئەم هەموو پاڵاوگەنە یاساییە جگەل لەوەی کە ژەهر چۆن دەڵێ سم یعنی چۆن دەڵێ نەخۆشی بڵاو دەکەنەوە بەسەر ئەم ملەتەدا لەم هەرێمی کوردستانە نازانم 200-300 پاڵاوگەی نایاسایی هەیە. ئەمە جگەلەوەی کە نایاساییە و ینی جارێ دیار نیە چۆن بە شێوەیەک دەستیان بەو نەوتە خامە دەگا و چۆن دەیبەنە ئەو پاڵاوگانە و چۆن دەیان پاڵێون و چۆن دەیدەنەوە ئەو خەڵکە و بە نرخ. کاک سۆران لە هەولێر. بەڵێ کاک سۆران گیان. باشی بەڕێز. بەڵێ زۆر سپاس کاکە سەوتەکەی ئەگەر ئەو بەڕێز سپاس دەکەمە لەسەر. بەڵێ بەڵێ کاک سۆران فەرموو. کاک سۆران قسە بکە. کاکەوە بێزگەلەوە کە بەزنەکە گرانکە نەفتەکە گرانە بەس کاکە کۆڵێتەکەش کۆمونیزمە هیچ ڕۆژێک نیست سیارێک نەوشتێتن و کاک گوتمان گرانەکەینە بۆتەی کوالێتەکەی وەڵی ڕۆژێ لە جارێت پاڵ سیارە دە سیارە دەبی ئەی کوالێتەکەی سیارە نەوشتێت سیارەت ڕۆژێ سیارێک نەوشتێت. بەڵێ چی بکرێ باشە کاک سۆران چی بکرێ بە نمونە؟ بۆ خوایلۆکە بە لە بیرمانێت هەدرن بەنزین هەرزان دەبی دەست هەرزان دەبی کاک بەغداوەری گرێت گۆتا هەرزان دەبی وڵی چی بکرێ باشە هیواداری وەکو بەڵێ بەڵێ زۆر سپاس کاک سۆران زۆر سپاس بە قوربان. یعنی ئەم هەموو پاڵاوگەنە یاساییە بۆ جاران ئەلەم هەولێرە سێ بەنزیخانە هەبوو ئەگەر هەڵە نەبم یەکیان لە مندکاوە بوو یەکیان لێرە لە لای نەخۆشخانەی ڕزگاری بوو یەکیان لەسە ڕێی شۆڕش دەزادەی شۆڕش بوو بەنزیخانەی شۆڕش. هەنی پێم سەیرە بۆ ئەو کاتە سێ بەنزیخانە دەیتوانی بنزینی هەموو سیارەکانی هەولێر دابین بکە
بەوەی کە ڕۆژانەش لە شار و شارۆچکەکان خەڵک دەهاتە ئێرە و بەڵێ کاک ئەمین بەڵێ فەرموو لە سێ سادقی خۆشەویست. السلام عليكم براجع. وعليكم السلام ورحمة الله. والله برز بري توركته براسي سوتمني أم خلقي طاو هلا كذوه. يعني براسي واجهته خمكاني قبر قيامته جهنم دبي بجودته معقولته أمام ما يهشت خمين نوتي دسان. يعني أما أم جاء متجل لويك تو برميل يجيبوه يعني هو نبى كذي. أم جاء متجل لويك غاز وبنزين يعني براسي سيري ولادي وإيران. بشي ما هو ده وكشو تمني بخل خلصنا. قريبني لويك يشنيه معقولة تولا ولادي جاي. أم هم مشتيتي أم هم بحث عادي إخوان معوية خريب الميشان داخل والله يمشون بزرقوا زي نقشة جهاني عالمي والبابا تخلص جو نوك أفريقي وزي نقشة عالمي جهاني معقولة يعني تولا مالي خوتها من الله كان البوليسي ببري وتيران أما جاء خيجان بس ما بقول يعني براسي ما تمنع كين بين كسي بسرعة قرنوا بينك حال فرصة وهذا معي نعمتي قربة سري أو شيء نودر هذا تحداكم للصواب طنجة خلق يقول كان قل من هذبته باشا أو شيء من هذبته أما تقول لو إذا أبدا بدها جراكي يعني براسي واحد كذي هل خوي هاي تيشني خوي لا أصلا تيشني ولا ملاده بلام دو زود لك دو كومل هي بازرجانة لا كومل أبوك أملاته بفريق خلق بازرجانية كانت الجواية تو لو والله كان بازرجاني جاء والسياسة جاء وحكم رأي جاء وحاكم جاء ونزل براسي بردني أملاته ما وزعين لشان وقرية جديد النادي عشان تبيه بسايقه أواني كشان وقرية كان هريك دولة من دولة ممكن تيجي أعتاي وحجني لا دكتورة ونا يعني كوني من أول دولة كأدينة دولة أما أنا شيء دولي حب راسي دولي شان وقرية بنقويمة يعني ثم معقولة ولا والله يا بحساب نوت وكروش بحساب نازانا مشي بكل هذه يسخر كذا خالي دائما دعوة يجي برا مثلا تورقنا يا رب أشوفك زور سپاس بقربان كاك أمين اشتري شبير هنا ما بحقت يعني لهر ولاتك أجر سياسي كان بون ببازرگان أو تو فاتحة لسر أو ملة بخوينا شكو دبينين أوي كإستعروض دا أم همو خواردني بسرچو أم همو بنزين خرابا أم همو شت خرابا كداخلي أم ولاته دكري بهوي أوي كخلشك لبشتي أم بابتوي وأجر براستي حكومات دستي أوانا دور خاطة ولا لبازرگاني ولا تجارة كردنو لهناني أو كلوبلو همو او پێداویستیانەی کە بۆ ئەم هەرێمە لە دەرەوە دێتە ناوەوە ئەگەر ئیبەرپرز نەبێ بە حکوومەت بێ بە فعلی ینی بۆ خەڵک بێ بۆ خزمەتی خەڵک بێ خەدیجە خان لە بەرزنجە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو بە 9000 ماندی ئەستەنگن چی 9000 خەدیجە خان دەڵێم بەهەز نییە بەخوا 9000 ماندی ئەستەنگن كل أمانة نازانم هم قربانسريت يبويان يمكن والله غاز تو چی دەڵێ خەدیجە خان تۆ وەکو دایکێک وەکو تو بەهەز دارم بەخوا بە 9000 پڕیەکەین بەڵێ ینی ئەڵێم بێ لە بانکی نیشتەکانی خراپەوە هەمی تووشی نەخۆشوینمانەکات تۆ وەکو ئافرەتێک وەکو دایکێک وەکو خوشکێک ینی لەم هەرێمی کوردستانە يعني پێدوایە ینی سەبەبەکە چییە هۆکارەکەی چییە بۆچی ئێمە دەبێ هەر بەردەوام ئاوا لە مەینەتی دابین ئاوا بنزین یاخود بنزین و نەوت و شوتەمەنی بەگشتی گران بێ بەدەست حکومەتەکەمانە حکومەتی نین خوانانەی کەی حکومڕانی ئاواتێت بەڵێ دەستەکانی خۆش بێ خوشی عەزیزم زۆر سپاس دەکەم باوکی سیدرا لە گەرمیانی خۆشەویستەوە بەڵێ باوکی سیدرا السلام عليكم. السلام ورحمة الله باوکی سیدرا گەرمیان لەو گەرمایە وەزعی چۆنە؟ والله إلى خالص يا جباش الحمد لله بلو ساعدونا شوي بس طبعا كل شيء كاين. ئێوە وەزعتان چۆنە لەگەڵ سوتەمەنی کاک باوکی سیدرا؟ والله سوتەمەنی من خۆم وەکو خۆم ئۆتۆمۆبیلم نییە جۆرە ئەمیرە جوانم نییە بەڵام بابەتی نرخی سوتەمەنی و بەرزکردنەوەی یەکەم شتەما دروستکراوە دواتریش پێویستەکە ئەم پرسیارە یعنی وەکو لایەنی ڕاگەیاندن
لا بتساني حكومات بتاعتي تروج حكومته وجيوغرافي بكريا طبعا جاتب لما كنت شاكر زان وكاني برزبونوي درسي 80 لمولاته وكاربي شيء زوربي بقاطع قدري زوربي اجيب تجاره وبازرگاني يعني هموش تكان لمولاته بس انها او هوايه كوان للاين اخوان جورو دي ما وكوا بازرگاني جوبي هموش تكان بازرگاني جوبي يعني معناه نيته وانا منا بيصير اليوم قريبانا بخوا يعني بينهم قريبانا اوندي بنزيخاني لا كولان وبنزيخاني لا حكومي واهلي دورة بنزيخاني حكومي ليه باشا من لا توفر وقو راجع من كاري باشا بنزيني امهمو بنزيخان اهلي عليه كوالا تشقى مكان ولا كولان كان ولا بنزين انا شو تسكيها يعني هذا يحجر بنزين دروز كثير رخاني حكومي يعني هل كفر كبير وتايما بنزيني محسنه او بنزيني نازانا شوي واما بنزيني اوي يعني خويا انت انا رد لا بدي خانقا خويا درماني تكلا وكانوا درخوارتي اوتومبيلي هاولاتيه يعني مخبوق مثلا كانوا بيران بيسران يعني لقم امسانا راها يعني ام ولاتا ام خلقا يعني زور لما خراتي فيكم بله زور سپاس چونکه به هموش یک راضیه که حول تقلاو ام بدبختي كتور ومن ايديت ام هلاكك وانا من فضل هذا لم قلنا لك تايبتي لصار شيء كبري يعني بالامانه كوا كما ضلينا كان كان ضليني كي كان ضليني كواني تباني بتزور كذا قربان جان حزاكم لكن دەستەکانت خۆش بێت دەستەکانت خۆش باوچ يعني بتايبتي بداتوني بوبكن برون لا فرسكان بفرسن لصروجي حكمته فرسن يعني بو يعني امهم خيرانا لكدر بله لا كبري كذا لا كبري لا صار شيء كبري لا جندي كارير دەنگت قەتع دەبێ کاک بنزينات او بنزينات جيتك كبري جيتك كلام اللي بها صف بەڵێ دەستەکانت خۆش باوکی سیدرا دەستەکانت خۆش کاک هەڵکەوت لە هەولێر بەڵێ کاک هەڵکەوت زۆر سپاس بە قوربان زۆر سپاس بەڵێ کاک هەڵکەوت کاک هەڵکەوت ئەگەر دەنج تەلەڤیزۆنەکەت کسکەی و لە تەلەفۆنەکە قسە لەگەڵ من بکەی سوپاست دەکەم السلام عليكم وعليكم السلام ورحمة الله كاك الكوت قصبك بقربان بايبر سبارة بتواري برنامجك بله يكم ذا الملات هاولاتي بقوي مستحق بوتشي هاولاتي مستحقي او حاله بو بوتشي ما اتاكم من ديزاين بنزين كان بنزين لكمية صورة دجيلة بنزين ساعات بساعة كيف كان عمادني هاي يقولوا أنا بقوم كشوفيرهم لكن ساعات صورة دجيلهم نعم ساعات تقايلة ملت يكم ذا تاوانبار ملت بقوي تاوانبار الدوام تاوانبار لقى حكومة نينا بوبسيونا كان وعبليات يعني في الكدية زادي مثلا تبيك دي رابلياتي تكا بله داوي ما تخد كرابلياتي تكا نعزبك عن كزنيا رابلياتي تكا اوانيش بكيت فان حكومة بكيت فقران دكا هلزان دكا اوي سببك اعمل لك من اوي بس نظام سببك مثلا لولا بلزبون اوي لولا بس ملت مستحقة بو رزمه يعني بو سيب كامل كاك بون منتوي هاولاتي يعني بيتشي لو هاولاتي يعني ام هرم كردستانك باش اما يلتانش برتو كوتو سيب كي باش بون منا وتم زاي داوام بعد كميلتك بخوتي داوي ما تخويناك دوام يا ازوب يسنا كان داوي ناك يعني رابلاتي بك بله دستكانت خوش ملاكان اواني مثلا ناراضين بو
بە وەزعی بەڵێ بەزەم کەس نبینم. بەڵێ زۆر سپاس کاک کەڵکەوتجیان دەستەکان خۆش. بەڵێ کاک محەممەد لە چەمچەماڵی خۆشەویست. بەڵێ کاک محەممەد گیان. کاک محەممەد. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باقي درجة قرباني تو من كاك محمد سمسمالي. بله لو ما فرسا يكم تفرد لمنو خرافك لمنو لتو لكومالا ولا قرتو ولا قرانا ولا بارتيو ولا بيتيو ولا عمو حزبك عنه لبنا وي إيما متوكا براسي خرافي من ديب يستقبو توتوا وكم أم همو حزبتوا وكري بارتين بارتي وايد ملتك جوا همو مالي ولا يعني يشا باشن لبلوي اوهم خرافه كاريك اوالجن اوان هستال بالاوغاكي بيجيان دزي هاولدي على هاولي دا ناجينك بديانو هر حياه كرديان يعني وام لها تو من كم عيبه بلا كرديشم كرداتي شي يعني يسا هزو نرتاك مكابراكم هزو صلاتكم هزو اراكم نيه بياني كابراكي وكم ما موسى علي باتين تخوى اويري بلا بطل برداني او خرافه او باشا اي حزباتي بوكن بس بجا من حزباتي كان بس بجا فقير وهجان والله كاك محمد جان كاك محمد اجا مساله قصبه والله ما مستعدي بابير بيشي همو خلق قصي كردوه يعني اولنيه كمن شتيك بلم كدور بلا واقع او واقعه يعني ما مستعدي بابير واخذ كومالي اسلامي ياخذ كومالي دادگري کە بەندە یەکێکم لەو ڕاگەیاندکارانەی کە هیچ کاتێک بێدەنگ نەبوومە لە 2003-2004ەوە ئێمە لە شاشەین و قسە دەکەین و ڕاگەیاندەکانی کۆمەڵی دادگەری و بە قیادەیەوە بە هەموو قسە دەکەین بەڕاستی بەڵام ئێمە دەبێت لە خۆمان بپرسین ملت بۆ بێدەنگە ملت بۆ ڕازیە بۆ وەزعا ئەوە نییە بەتەنها من بڵێم مامۆستا عەلی بافی گوێ لە برای خۆ ڕاگرا بەیانی من ئەچمە سەر جادەکە خۆپشاندان ئەەکەم یعنی هەڵدانە خۆم هەرشێکە کەم بەیانی حیزبەکەی تۆ یەکگرتو گۆڕان فلان دێ دیفاعم لێکە دیفاعم لێ ناکە مەقسەدەکەم ئەوەیە مەقسەدەکەم ئەوەی ئێمە تۆ بەلای حیزبەکەی خۆتان تاکێشی من بەلای حیزبەکەی خۆمە ئەم حیزبۆکەیە وای لە کوردستان کردووە ئەوەیە برا جوانەکەم خۆ من مەقسەدم مامۆستا عەلی بافی نییە مەقسەدم مامۆستا سەلاحەدی بەهادی نییە خۆ ئەگەر هەرچی کردارێکی خراپیان هەبێ ئەوەیان باشەیە خەڵک پێ قورئان خوێن نەکەن و کۆمەڵە کرداری باشیان هەیە ئەوانە بەس چییە داکۆچی لە من و تۆ ناکەن من داوام ئەوەیان لێ هەیە با پێشی ئەو میلەتە بکەن داوای حەقەکەی من بکەن بزانمش بە دوور بەگیان لەگەڵ نامیاننا مەقسەدەکەم ئەوەیە خۆ من نالەمەوە خراپن دەستەکانت خۆش زۆر سپاس کاک محەممەد جان سەمسەماڵ دەستەکانت خۆش بێ كاك سرباز لهولير بالي كاك سرباز السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. أخوة بزعمة برنامج لسر بنزين نفط غاز بۆ بەردەوام گران دەبێت کاک سەرباز یعنی تۆ وەکو هاوڵاتیەک حەز دەکەم بزانم پێ دوایە سەبەب چییە هۆکار چییە؟ برای بەڕێزەما من بەڵێ ساڵە شوفێری تەکسی دەنجێگە بەرزکەنەوە تۆزێک نمونە یەک هەفتە 100 دیناری غازی گران کرد یەک هەفتە چێ؟ هیچ جێم لەو برای هەفتەش پێدا دێتی 100 دیناری گران دەکات سەبەبی چییە؟ لێرە بەرپرسەکان دەنێرن لە بۆ ئیران لە ئیران دەستا لای پاکستانە نازام چێن دەرە شوێنە چێو هەیە لێ دەستە سووریا ئەوە تەنانەت هەموو دەستی بەرپرسەکانی لەگەڵە ئەگە بێت بۆ ناوخۆی بەکاری بێنیتەوە بەخوا لتری بەنزین بە 500 دەیکڕی غاز بە 250 ئەوە لە کەرکووک ئەو هەفتەدا بە 250 پێم کرد یعنی فەرقی چییە؟ غازی سیارە هەموو بەرپرسەکانن وەلەو خەڵکە دەکەن مستحقیشمانە بەڕاستی ڕەبی بیکەنە 500 لە بۆ ئێمە هەدەرێن بە چاوان بەداخەوە یعنی هیچ گلەیمانی هەدەی برێن بەرێ
بەرێت تەواو کەس گلەیی نییە حتما قبولمانە بۆ ێشوە بەرە گران بوو ئەو وای نازانم دەبی هەرزان نەبی ناوەڵە نازان کەنجین هەرزان دەبی هەموو سەبەق بەبکە ملەتە دوای بەرپرسەکان هەموو دەستیان لەگەڵ ڕەوانی دەیەکەن لەبۆ بەنزینەکەش ڕوا بکە عنی نایری بەنزینی لە ستێکەی سیارم غازە و بەنزینیشە نایرم بەنزینی تێکەم نایرم غازی تێکەم بەنزینەکەی تێدەکەی کاکە سیارەت ئاگری دەگری یا یەک نووسیتی 700 یەک نووسیتی 1000 یەک نووسیتی 1200 یەک نووسیتی 650 وەڵڵا ئای تێکەی باشترە وەڵام شتە چوام جێدی بوویان نازانم غاز و ئاویان تێکەڵ دەدەنە خەڵک بە بەنزین لایەنەکانی پەرلەمانیش کەس بەستە فەقیری بەجواب نایە بەڕاستی یعنی فەقیرەکەش دامایە دەخۆی بەستە مەشا وەزعەکەی دەکات بەڵێ دەستەکانت خۆش کاک سەربازجان زۆر سوپاس بە قوربان زۆر سوپاس ینی زۆر سەیرە ینی کە تۆ سەیر دەکەی لە وڵاتێک کاک جەمیل لە بازیان کاک جەمیل کاک زەمال بەڵێ کاک زەمال جان کاگەمەجان سەلام عەلەیکوم وعەلەیکم سەلام وەرەحمەتوڵڵا براکەم دەستەکانە واسەکەم سەلام ئەستەغفیرڵڵا سوپاس دەکەم قوربانی تۆ بم خۆشەویستی من ئەگەر کاتم بیت ڕوونکردنەوە لەسەر هەموو شتێکە دەم بە ئێوە بە هاوڵاتیان وەڵا جا ئێوە ها نزیکیشن وا بزانم لە پاڵا گەوشتیوە بەڵێ وازم هەر دووکەڵەکە و ناخۆشیەکەی بۆ ئێوەیە بەڵێ وڵای تەمەن ئینشەڵڵا من هەر دایمە لەگەڵ دوعای باشم ئینشەڵڵا باش دەبێت بەڵێ فەرموو لەگەڵ دوعای خێر و چاکە و پارانەوە لەخوای گەورە بۆ هەموو لایەک بۆ هەموو دەسەڵاتدانی خۆمان ئەپارەمە خوای گەورە لای نەرم کە ئینشەڵڵا اللهم ئامین دائما هەر لەگەڵ ئەوان لەگەڵ دوعای خراپانیان بۆ هیچ کەسێک بۆ مردوویش هەر ئەڵام خوای گەورە لە مردوەکانیشمان خۆش بێ بەڵێ فەرموو ڕوونکردنەوەکەت بەڵێ بۆن هۆکارەکەی ئەگەڕێنمە بۆ ئەم بەنزینی بێجێ کە چەند وەختە وەستاوە ئینشەڵڵا ئومێدم هەیە باز ئەبێ ئەوە بکرێتەوە کار بەنزینۆتی هەرزان ئەبێ ئەوە شتێکی باشە ئینشەڵڵا هۆکارەکە گەڕێنمە بۆ ئەوە لە ڕووی میلەتی شۆکە گلەیمان هەیە هەر هەموو میلەت کەسا من خۆم کرێگار و فەقیرم بەخوا هیچ حیزبێگیزیم بەس فەقیر و کرێگارم ڕەنگە خۆشیم لە خۆشم نەبینی لەوە تەمەنم 33 ساڵە نە عەرزەمێ نە خانومێ نە خێزانم وایە تەمەنم بوو بە 34 ساڵ یعنی هیچ خۆشیێکم نەبینێت لە خۆم هیچیانم نییە نە ئاماجی خانێک ژیانێک سارێک هاوسەر هیچم نییە لەم شانە کرێکاریەکەم ڕۆژێک هەیە دە ڕۆژ نییە یعنی هیچی نیم بەڵام دائما هەڵام خوای گەورە دڵیان نەرم کە بەڵام لێرە یەک شت هەیە ئەم خەڵکە بەعام بۆیە وای داتەوە بە تایبەتی چینی مەعاشخۆر هەرچی دێت عەلەمێ هەڵەکە ئێستا دوای ئەکەوێت تۆ 700,000 هەیە لە هەر حیزبێک هەر کەسێ مەعاشێکی لە هەر کەسێک هەبێت دەنگما بە لایەنێکی تر کاسەکەی حرامە بێت پارەکەی حرامە بێ وایە ئێستا من ئەگەر کەسە چاکەم لەگەڵا بکە ئەبێت چاکە لەگەڵ ئەو کەسا بکەمەوە نەک لەگەڵ کەسێکە کە چاکەی بۆم نەبووە بۆ نمونە ئێستا ئەم هەموو خەڵکە کە مەعاشخۆرە ئیتر با لەمە دووە با بڵێن باڵێن کاکشافوای هاتووە حکومەکە بڵێن ئەڵێ من حکومەکەم لەو بەدۆ هەر کەسێ ها با دوای نەکەون لەبەرەوەی خەڵک مەعاش و ژیانی دیتر ئەبرێ بە تەواتی با هەر ئەوە بێ و با هەر ئەمە بێ ئێستا بۆ نمونە ئەگەر هەر کەسێک ئێستا حکومەت بۆچی وا لەو خەڵکەکە مەعاشی ناداتێ بڵێن بۆ نمونە یەکێتی ئیجتیماعی کوردستان یان پارتی دیموکراتی کوردستان بۆچی ئەوە مەعاش نابە خەڵک ئەڵێ خەڵکەکە من مانگی 700,000 دەمێ 300,000 دەمێ بلێنە بە 200,000 دەم ئەچێ دەنەدا بە لایەنێک کە سوودی بۆی نەبووە ئەوە لەدا ئەوە خەڵکیان کار جا حکومەتداری وا دەبێت کاک زەمالجان کاک زەمالجان خۆی دیتەمانی 700,000 هەیە بۆ ڕاکێ بۆ عەلەمێکی تر یعنی منم ڕۆژ دەکەوێت لەوانەیە خەڵک خۆزگە بەم دەسەڵاتنامەی خۆمان بخوازێ کاگەمەجان بەڵێ ئەڵەم ڕۆژ دەکەوێت لەوانەیە خەڵک خۆزگە بەم دەسەڵاتنامەی خۆمان بخوازێ بەڵام داوا لە میلەتەکان ئیتر لەمە زیاتر بەسە دوای هیچ کەسێکی تر مەکەون هەرچی هات تاساسەوە خود بەقەی ناکە ئەوی سەر خۆمان هەر خود لە خۆمانە بەڵام ئیتر لەو دوای سەر مەکەون بەم مەحافزانە قەناعەت بکەن ئینشەڵڵا هەموو لایەکمان بەڵێ دەستەکانت خۆش زۆر سوپاس کاک زەمال دەستەکانت خۆش بە قوربان کاک ئازاد لە سلێمانی شاری هەڵمەت و قوربانی کاک ئازاد بەڵێ فەرموو لە شاری هەڵمەت و قوربانی چ باسە و لەوێ بارودۆخی بنزین و سوتەمەنی چۆنە السلام عليكم وعليكم السلام ورحمة الله
السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاغازات جان فرمو. كاغازات من جملة بقول باق سبكة. بلى سبكة كاغازات. كاغازات جملة بقول. من جملة قسبكة كا. اگر دنج تلفزيونك كسكي قسبكة دنج تلفزيونك كسكي قسبكة بقربان. والله من لخ من لخ لجوش انا بقى بلى كاغازات قسبكة بقربان. بلاو كل من لجوش انا بصرات بس كان بلى روحي جاي اجرا جاي بس اكيد بدي اول شيء كمان من السعوديه وكلامي اخوان بلى إدارة بابوس بدي ماشي أنا لو بزاد إخوان حشيلو كذا ميزان من مازن متي حشيلو كذا على باش وخرابة شوان فعلا باش بك وخراب مكة والله يباوك دراسة كلام غير إخوان حموي على باش وخرابة بلى بخوش بدون نعم إيش أنا أولية بخل كلام أبيك كحكمة فيك بلا حكمة خراب حكمة أنا كجناب وطني حكمة واعي حكمة واعي أيبو في التاريخ ملتي ناجي بلى غيرها مربط المولوية سيبو بدرجي سراء بدرجي سراء وسيبو جادي ورزي ليش الراس سجدوا بهم زي بيقولوا هم حموك سيزاني فيها نود نية إيش نية معاش نية أولية بلى بعد شو مدخل فوق أي كذا أي حق دەستەکان خۆش بێ کاگازات دەستەکان خۆش بێ من کاتم زۆر کەم ماوە دەستەکان خۆش بێ زۆر سپاس دەکەم بەرزەنەکە پەیوەندی ما بێ بەڵێ بەڵێ بەرزان و خۆشەویستان دیارە قسە و باسی مەسلەی گرانی بازار و گرانی سوتەمەنی و خراپی کوالیتی بنزین یاخود سوتەمەنی بە شێوازێکی گشتی لە هەرێمی کوردستان بەڕاستی بۆتە گرفتێکی گەورە بۆ خەڵک ینی حقیقەتەن لە زۆر ڕۆوە خەڵک پەرێشانە لە زۆر ڕۆوە خەڵک ینی نازانێت چی بکاتن دەست بۆ چی دەست بۆ هەر شتێ دەبا گرانە دەست بۆ هەر شتێ دەبا خراپە کوالیتی خراپە کاک حاجی ئاسۆ با دوا پەیوەندی بێ کاک ئاسۆ کاک ئاسۆ کاک ئاسۆ کاک ئاسۆ الو بەڵێ کاک ئاسۆ کاک ئاسۆ کاتم زۆر کەمە ئەگەر بە زووی قسەکەت بکەی سوپاس دەکەم الو بەڵێ کاک ئاسۆ حاجیان بەڵێ جان بەڵێ کاک ئاسۆ کاک حاجی من گوێم لێتانی ئەگەر کاکە من گوێم لێتە قسە بکە برا قسە بکە چاوەکەم سڵاوی خوای گەورەتان لێبێ و سڵاوی خوای گەورە بەڕێز کارمەندان تا سەرکەوتوو بن ئینشەڵڵا زۆر سپاس بۆ تۆش وەڵا کاک حاج کاک بەسەر چاو کاک حاجی جاوز تەلەڤیزیۆنەم کەسکرۆ سەیدە نابدەکەم تێگەیشتم لێت بەڵێ کاک حاجی گیان خوای گەورەتان لێبێ تەمەند درێژ من سەرکەوتوو بن ئینشەڵڵا زۆر سپاس بۆ کاک حاجی گیان مشکلەکە زای تێ خەڵکێک هەیە گلەی لە با بڵێن کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامیەکە بەڵام لە هەمان کاتە دەنگێکی ئەوەی پێ نادا با شانسێکی ئەوەی بداتێ خۆشی بە مسلمانە زانێ نێش خوێنیشە و ڕۆژوگریشە و بەڵام دێ دەنگ بە یەکێک ئەدا ئەڵێ من خوا ناناسم نێش ناکەم ئەینەرێکە بەوەی کە گعدە لەسەر حسابی ئەو کە حرمەتم بۆ بینێرەکاندا هەر شتێ بێ لەسەر حسابی ئەو بیکە بەڵام ئامادە نیە پیاوێکی دەستپاکی دایان پاکی مسلمانی بەذکر بنێرێ باشە کاک حاجیان تاوانەکەش خۆشمانی کاک حاجیان یانی خەڵک مستە کابرای سەرخوپەرە لەسەر حسابی خەڵک شارێک گەشتیاری دروست کردووە باشە ئەڵێ من دڵم پاکە نێژ ناکات سەر بۆ خوانەوەی ناکە تۆ لەسەر حسابی پرۆپیێژن و خەڵکی داماو بە ملیۆن ملێت وەرگرتووە ناشیدیتەوە ئیسە بانگەشەی واکە و ئەماکەم ئەواکەم خەڵک بڕاشی بێت دەی باشە بۆ ئەوەی کۆمەڵ نابین بۆ بەرنامەی باشین نابین بۆ بەرنامەی هانای خێرخوازی یەکگرتوو نابینێت بەڵام ئەمانە خەڵک تاوانبارە کات حاجی تۆ هەرچەند چی ئەڵێ یانی تۆ ڕێتا ئەو خەڵکی کە تۆ تەلەفۆن بۆ تۆگەڵە تۆ وای عەلی بادی وایە سەلاحەدین بادی کاتە سەر هەر بڕەخوا بناسە ئەم کۆمەڵی خەڵکی ئەوەی گەر لە منی وەرگێ لە کا حاجەوەی وەرگێ لە فڵان کەس وەرگێ پارەی بەدەستێکی ئەمینەوە
مناری هەچی بەخێوەکە خانی بووکە ئەوەی بووکە هەموو شتێکی بووکە ێ باشە تۆ دی دەمی پێ نادەی تۆ دی ئەسی بۆ خواخواتە لە دۆژی دمەسا بەسەر چل کەسا باز دەدەی شانی خەڵک عزیێت دەدەی دیکە دەرەوە دەست بە ئامادەیتە بەیەکێکی حرمەتم بە سەرڕووتێک یا نێژ ناکە مەبەست یعنی سیرەکی لەگەڵ هەمووانمانە خۆشمان تاوەداری کات حەد من ڕەخنەیەکم لە کۆمەڵی دادگەری لە یەکگرتو هەیە ئەندامانی ئەنجومەنی محافەزەتانەوە ئێوە شێشاتانەوە یا لە حکومەتی خۆجیبەتەوەتیەوە ئێوە بڕایشتان داوا بکشێنەوە یەکگرتووی ئیسلامی لە دۆر دەرکران دەبوو لە سنووری پارتی دەرکران هەر ئەو ڕۆژی دوایی لە سنووری یەکێتی دەستیان پێشاتەوە ئەو ڕەخنەیە خەڵک حەخۆیەتی ڕەخنەتان لێ برۆ لە مدیرناحەیەک سماعتان بۆچی لە مدیرناحەیەکایە خەڵک ئەو ڕەخنەیە من بە ڕەوایەکانم بێتان بێت چکۆ مدیرناحەیەکانتانە دەسەڵاتی نییە تۆ دێ لەگەڵەمانەیە هیچی پێ ناگرێت ئەوەشت نوێ ئەو مدیرناحەیەوە بۆچییە بۆ ڕاستە سەربەرزن بە حرمەتم درۆ ناکا لەگەڵ خەڵکە پێم ناتریشم پێ ناگرێت وعدت پێ نادەم هەموو ئەمانە کاکار حاجە تا مدیرناحەیە بچۆ پێی بڵێ زۆر بە حرمەت و ڕێز لەگەڵ کاکە من دەسەڵاتم نییە ما هەر چەند کتاب بەردەکەمەوە چێتە میچم بۆ ناکەم ئەمە بەڵام خۆشتر وایە چاکتر وایە هیچ ئامادەیەکیانی بێتە ناژیر بۆم دوو حیزب بکە با بۆ خۆی حرمەتشم بۆ جەناب بۆ بەرنامەکەت بانزی لە دەسەڵاتی ئەم دوو دەستەکان خۆش کاک ئاسۆجان بینەکە کۆمپانیەکانی خۆیان پاریان کاک ئاسۆجان دەستەکان خۆش زۆر سپاس من تەنها ئەوەندە ماوە بڵێم هیوادارم کە حکوومەت ئاورێک لە خەڵک داتەوە و خەڵکیش بزانێ وشیار بێت چۆن مامڕە دەکا چۆن داوای مافی خۆی دەکا و چۆن قبول ناکە کە مافی بخورێ تاڵقەیەشتر تا بەرنامەیەشتر خواتان لەگەڵ